بینەرانی کوردستان 24 سڵاوتان لێبیت ئەم جارە لە شاری ڕۆمادی لە میوانداری شێخ علی حاتم سلێمان ئەمیری قەبیلەکانی دلێم پێخۆشحاڵین کە گفتوگویەکی لەگەڵی ئەنجام بدەین سەبارەت بە پەیوەندیەکانی لەگەڵ هێزە سیاسیەکانی کوردستان هەروەها ڕۆلی هێزە قەبیلەکان یان عشیرەتەکانی ڕۆمادی و ئامادەکاریەکانی ئەو ناوچەیە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق کە هەندێکیان دەڵێن ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی چارەنووسازە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش زۆر پێ خۆشحاڵین کە میوانداری ئێمەی کردووە و پێشوازی لە تیمی کوردستان 24 کردووە زۆر زۆر بەخێربەی شێخ علی حاتم سلێمان بۆ کوردستان 24 بەخێر بێن. سەرەتا باسی ئەوە بکەین پەیوەندیتان تا ئێستا چوونە لەگەڵ هەرێمی کوردستان و چۆن ئەو پەیوەندیە دەبینن ئایا ئەو پەیوەندیە ئێستاش هەر لە قوناغی پێشکەوتنە یانیش پەیوەندیەکە ڕاوەستاوە لەو قوناغی کە تێدا بووە کە وەختی ئێوە لە هەرێمی کوردستان بوون. بەناوی خودای گەورە و میهرەبان خوددا تەمەنتان درێژ بکات و زۆر بەخێر بێن بە خۆتان و کەناڵەکەتان و بینەرەکانتانەوە. ئێوە میوانی نەما ناوچی ئێوە بەبێ هیچ مجامەلێک ئێوە لە پارێزگای خۆتانن. پەیوەندی نێوان هۆزەکان و برایانی کورد پەیوەندیکی دوور لە سیاسەتە. سەبارەت بە ئێمە وەک هۆزەکان پەیوەندیکی بێهاوتایە و دوورە لە بابەتی سیاسی. پەیوەندیکی بەهێزە و لەسەر بنەمای مامەڵەی ڕاستگۆیانە لە نێوان سەرکردایەتی سیاسی کورد و ڕۆڵەی هۆزەکانمان بنیاد نراوە. کورد برامان و پەیوەندیەکانمان ناکەونە ژێر هیچ کاریگەرێکی دۆخی سیاسی عێراق. واتە ئێمە لەو کێشەی دوورین کە هەرێمی کوردستان لەگەڵ هەندێک لایانی سیاسی عێراقیدا هەیەی. چونکە پەیوەندی ئێمە پەیوەندیکی برایانەیە و پەیوەندی نێوان ڕۆڵی یەک وڵاتن. لە ڕووداوەکانی ئەم دواییانەش ئەو پەیوەندیە لەلایەن سەرکردایەتی کوردەوە گۆڕدران بۆ هەڵوێست و کردار کە چۆن باوەشیان بۆ خەڵکی ناوچەی عەرەبی سوننە کردەوە نەک تەنها لەئەنبار بەڵکو لە زۆربەی ئەو پارێزگایانەی تیرۆر داگیریان کردبوون. هەروەها پێمانەوە ئێمە و براکوردەکانمان یەک چارە نووسمان هەیە. بۆچی لایەنی سونیش لەگەڵ لایەنی کوردی چون کورد داوای زیاتر داوای ئەوە دەکەن کە لە بەغدا دستور جێبەجێ بکرێت بۆچی هێزە سیاسیەکانیش ئەو فشارە نایخنە سەر بەغدا کە دستور جێبەجێ بکرێت بە تایبەت ئەوانیش سوودیان لەوە دەبینن بۆ نمونە هەکەر دستور بە تەواوی جێبەجێ بکرێت هەرێمەکان دادەمەزرێن هەرێمی سوننە لە ئەنبار کە ئەوانە ئەوە ویستی سوننەکانە پێت وایە ئەو حتا لە بەسڕا داوای ئەوە دەکەن پێت وایە ئەو هەلوێستە بوچی نییە بۆچی سوننە ئەو فشارەی ناخن. هۆکارەکەی بۆ لاوازی نوێنەراتی سوننەکان لە بەغدا دەگەڕێتەوە واتە زۆرێک لە مافەکانمان لەدەست چوون. مەبەستە مافی خەڵکی و ناوچەیە. گرنگترین بابەتەوەیە ئایا بەغدا و لایەنەکانی دیکە ینی شەوانی بەخۆیان دەڵێن گەورەترین پێکاتە. مەبەستم لە ڕووی سیاسیە نەک کۆمەڵاتی. ئایا ئەوان هیچ نیازێکیان بۆ جێبەجێکردنی دەستور هەیە؟ لە ڕاستیداوان لە دەستور و دوورن و بەو پەڕی دڵنیاییەوە دەڵێم کە ئەوان بە میزاج کار و ئەجێندای دەرەکی دەکەن. ئەوەی ئەمڕۆ دەیبینین هەمووی ئەوەندەیە ئەوان دوورن لە پێکەوژیانی ئاشتیانە و پێدانی مافەکان و ئەوان وەک یەک گەل سەری پێکاتەکان ناکەن. ئەوان وەک دابەشکارێکی جۆگرافی و پێکاتی ئاینی و مەزهبی جیاواز لەگەڵ ئەو بابەتە دەڕوان و لەسەر ئەو بنەمایەیە مامەڵە لەگەڵیان دەکەن. واتە بەداخەوە من پێم وایە ماوەی 23 ساڵ لە هەرێمی کوردستان زۆر بەباشیەوە دەزانێت. واتە وەک سەرکردایەتی هەرێم زۆر بەباشی لە ئاسی بیرکردنەوەی بەغدا تێگەیشتووە هەروەها لە ئاسی بیرکردنەوەی بەشێک لە سەرکردایەتی سوننەش لەبارەی خۆی تێگەیشتووە. بۆیە پێم وانێ دەسەڵاتدارانی بەغدا باوەڕیان بە دەستور هەبێت ئەوان لە جێبەجێکردنی دەستور دوورن. کاتی ئەمە داهاتین بۆ شاری ئەنبار یان ڕۆمادی لە ڕێگامان بینی ینی ناوچەکە پێشکەوتنێکی باشی بەخۆوە بینیوە لە بواری ئاوەدانکردنەوە لە بواری ڕێگاوبان کاوە لە هەرێمی کوردستانیش هەیە لە هەرێمی کوردستان پێش ئەو قوناغی بینیوە پێشکەوتن. زۆر جار هەرێمی کوردستان بەوە تۆمەتبار دەکرێت کە ئەوە لە خێر و بێری شارەکانی تری عێراقە بۆ هەرێمی کوردستان دەچیت وەکو بەسڕا و ئەو ناوانە پێت وایە ڕۆژێک لە ڕۆژان ئێوەش بەوە تۆمەتبار بکرێن کە ئێوەش خێر و بێری شارەکانی تر دەینن و لێرە ئەو ئاوەدانیە بەخۆوە دەبینیت ئەو ناوچانە؟ واتە سیرکە هیچ کەسێک لەم بابەتە بێتاوان نییە و
هەندێکیان لەوەش دوورتر ڕۆیشتون. واتە ئەمە بەلای ئەوانەوە بۆتە شتێکی ئاسایی کە کەسێک بە پێشکەوتن تۆمەتبار بکەن، بەڵکو زۆر جارەوانە بە ناپاکی و بەکرێگیرا و کاری نابەجێش و ماندووکەر خەڵک تاوانبار دەکەن. بە شێوەیەک ئێستا وای لێ هاتووە پێمان شەرمە وەڵامی شام دەینەوە، واتەوان بەم شێوەیە بیردەکەنەوە. باشە ئەگەر بتەوێت لە کورد و سونە باشتر بیت لاوەدانکردنەوە تۆش بچۆ کارە بکە و با خێرەکەت بۆ خۆت بێت، واتە لە ئێستاوە و دواتریش دەیڵین ئیدارەدان و پێدانی دەسەڵاتەکان وەک بابەتی یاریمەکان و ئەوانی دیکە لەو ناوچانە ئێمە پێویستمان بەنەوت نییە. ئێمە خێروبێری خۆمان لە پارێزگاکانی خۆمان هەیە و دەتوانین خۆمان بەڕێوە ببین. بەڵام تۆ دیت و خێروبێری وڵاتەکەت و پارێزگاکانی باشوور دەبیت و بە تریۆنەها دۆلار بێسەر و شوێنەکەیت کەچی دەیت هەرێمی کوردستان گەمارۆ دەدەیت و باسی سونەکانەکەیت. با بڕایەمانە کەم و کورتیان لە کەسایەتیەکانیان و لۆژیک و سەرکردایەتیەکانیاندا هەیە و نازانن فەرمان ڕەوای بکەن. مای 23 ساڵەمە کێشەیەمێ و دەست لە ئاڕاستەکردنی تاوانەکانیان هەڵناگرن. هەولێریان بە بابەتی ئیسرائیل تۆمەتبار کرد و بە زۆرێک لە دۆسیەکانی دیکەش تۆمەتباریان کردن. بە هەمان شێوە ئەنبار و سەلاحەدین و موسڵشیان تۆمەتبار کردووە. بۆیە من پێم وایە و کێشەیە لەگەڵ و برادرانە بە بابەتی شەراکەت کۆتایی نایەت و بەردەوامبوون لەگەڵیان بابەتێکی زۆر ئەستەمە. پێت وایە چارەسەر چییە مادەم کێشەکان یان ئەو کێشانەی کە هەنە بە یان شەراکەی سیاسی چارەسەر نەکەن؟ پێت وایە ینی دوو چۆن دەبینی چۆن چارەسەر بکرێن ئەو کێشانە؟ بە شەراکەت زۆر ئەستەمە. ئاتوانیمانە لە ماوەی 23 ساڵدا بە شەراکەت چارەسەری کێشەکان بکەین؟ کێشەکان بەو شێوە چارەسەر نابن. ئەوان وا بیر دەکەنەوە و خەیاڵی ئەوە دەکەن ئەو پرۆژهی ئەوان هەیەە لەگەڵ خواستەکانمان ناگونجێت. جا بابەتی شەراکەت بە میدارەیە واتەی دارەدانی شەراکەت لەو ناوچەی و ئەو ئەقلێتەوە کارێکی زۆر ئەستەمە و ناتوانین لەسەری بەردەوام بین. پێت وایە کێشەکان بەوە چارەسەر بکرێن کە هەرێمەکان دابمەزرێن؟ پێش ئێستا داوایەکە بوو کە هەرێمی بەسڕا دابمەزرێن کە هەرێمی ئەنبار دابمەزرێت. بەوە چارەسەر دەبێت کێشەکان یانیش هەر کێشەکان وەکو خۆی دەمینەوە؟ من پرسیارێکم هەیە دەمەوێت ئاڕاستی بکەم. کێ دەستوری نووسی و کێ بابەتی یاریمەکانی جێگیر کرد؟ خۆ هەروان بوون. بۆ ئەوان ناتوانن ئەمڕۆ شتێک بکەن و دواتر خۆیان پێوە پابند نەبن. ئەمە هیچ واتایەکی نییە. بە بڕای من بابەتی یاریمەکان بابەتێکی دەستوریە. کێشەی کاراکردنی هەرێمەکان لە ناوچەی سونەکانیش پەیوەندی بە لاوازی سەرکردایەتی سیاسی ڕاستەقینەوە هەیە بۆ کاراکردنی ئەم دۆسەیە. ئەمە دۆسێکی زۆر نایابە. بابەتی بەرهێنبوون واتە دەوڵەتێکی دەرەوەی وڵات یانیش دەوڵەتێکی سربەخۆی ناوڵات ناگەێنێت. ئەوە ئێستا میلیشیاکان دەیکەن ئەو گەندەڵی و ئەو سامانەی ئێستا دەدەزرێت ئەمانە بوونەتە دەوڵەتسکۆی بچووک لە ناو جەرگەی وڵاتدا. بابەتی بەرهێنبوون شایستێکی دەستوریە و ئەوە مافێکی دەستوریە. ئێمە باسیەوە دەکەین کە هەرێم ئاماژەیە بۆ ئەوەی کە دەسەڵاتەکان بەو ناوچانە یانیش ئەو شارانە بدرێت بۆی خۆیان بەڕێوی ببن. تۆ بە گوێرەی ڕێکەوتن لەگەڵ حکومەتی فیدراڵ لەسەرم بابەتە ڕێکەوتی. بەڵام بە بڕای من ئەوان ڕێگرن لە بابەتی هەرێمەکان و کاتی خۆی هێرشیان کردە سەرمان. کاتێکیش سەرکردە سیاسیەکان گەمارۆدران ڕویان لە هەرێمی کوردستان کرد. جا من پێم وایە ئەوانە خەڵکانێکن خاونی کەساتی دووفاقین لە گوتارەکانیان، بۆیە لە ڕاستیدا هیچ خێرەک لە دەستی ئەوانە چاوەڕێ ناکرێت. بەڵام لامان کاتیشدا کێشەکە دەکەوێتە ئەستۆی سەرکردەی سونەکان. ئەگەر بین باسی بانگەشەی هەڵبژاردن بکەین، وا پێ دەچیت ینی منافسێکی زۆر بەهێز لە نێوان هێزە سیاسیەکان هەبیت لەم ناوچەیە. تو چۆن دەبینی؟ پێت وایە ئەو هەڵبژاردنێکی حاسم دەبین یانیش هەر وەکو هەندێک دەڵێن هەکەر ئەو هەڵبژاردنە نەکرێن لەوانە وڵات بەرەو دیکتاتۆریەت دەچیت. پێت وایە لە ئەو هەڵبژاردنە گۆڕانکاری لە عێراق دروست دەبێت؟ ئەم بابەتە بەسەر دوو تەوەردا دابەش دەبێت. لە ناوچەکانمان کاروبارەکانمان بەڕێوە دەبرێن و هیچ کێشەیەکیان نییە، چونکە خەڵکی ناوچەکە سەر بە هۆزەکانن، واتە حیزب و لانە سیاسیەکان و کاندیدەکانیش هەمویان ڕۆڵی هۆزەکان و هیچ کێشەیەکمان لەوەدا نیە. بەڵام ئەگەر هەڵبژاردن بکرێت ئەوە من قسە لە سەرانسەری عێراق دەکەم و بەغداش وەک ناوەند من پێم وایە کە مۆڵەتی گەندەڵکاران نوێ دەکرێتەوە. من داوای بایکۆتکردن ناکەم، بەڵام داوای پێداچوونەوە بۆ حیزبانەدا دەکەم بە تایبەت براکانمان لە باشوور و ناوەڕاستی عێراق، واتەوە حیزبانی
دەستیان لە گەندەڵیدا هەیە تەنها پێیان دەڵێن ماشەڵڵا بۆ ئەوە واتە کێشەوان تەنها لەگەڵ باشوور نەماوە بەڵکو لەگەڵ ئێمە کوردی کێشیان هەیە جا من پێم وایە ئەگەر هەڵبژاردن بکرێت یان نەکرێت ئەوە هیچ شتێک ناگۆڕێت بەڵام ئەگەر نەجامدرا تەنهاوە ڕوودەدات کە و گاڵتە جەڕانەی ئێستا دایانبینی لە کاری خۆیان بەردەوام دەبن واتە هەمان حیزب و هەمان ڕوخسار و هەمانەوە تەماکانانی چاویان بڕێوێتە ویلایەتی سێم و چوارم ئەوە کێشەیە ئەوان خولای بابەتی دەسەڵات و نوێکردنەوەی ویلایەتیان هەیە بۆیە پێم وانە هیچ شتێک بگۆڕێت ئەی تێڕوانینی ئێوە بۆ پێکهاتەی سونە چییە لە عێراق؟ پێکهاتەی سونە بە دۆخێکی سەختدا تێداپەڕێت کێشەکەشی لەوەدایە کە سەرکردایەتێکی یەگرتویان نییە ئەمە کێشەیەکی ڕاستەقینەیە و ئەمە پێکهاتەی سونە و نێنەراتیەکەی لاواز دەکات دومیان من لەو باوەڕدام سەرکردەکانی سونە پرۆژەیەکیان نییە بۆ دۆزەکەمان واتە تەنها هەندێک حزب هەن و دەیانەوێت شایستە و بەرکەوتەکانیان وەربگرن و پشکەکان لە بەغدا وەربگرن لە ڕاستیدا ئەمە مافی هەر حزبێکە کە بێتە ناو پرۆسی سیاسی و پشتی خۆی ببات بەڵام لە ڕاستیدا سونەکان لەم ڕۆ لاوازن کە هیچ پاڵپشتێکی سیاسیان نییە لە پێناو دۆزەکەیان پرسی ئێمە کێشەیە ئێمە دۆزێکمان هەیە و لەناو ئەو دۆزەشدا دۆسی زۆر هەستیار و گرنگکەن کە پێیوەستن بە پێکاتی سونەوە واتە وەک دەزانیت ئێمە پێکاتی سونە ناکرێت تەنها لە بابەتی نۆرایەتی سیاسیدا چوشی بکەیتەوە لێرەدا بابەتی کۆمەڵاتی شێ و کاریگەری لەسرم دروست کردووە ئەو بابەتەی کە بەرامبەرەکەم دەیەوێت لە ڕێگەی بچووکردنەوەی مندا هەژمونی خۆی بسەپێنێت ئەویش لە میانەی دروشمێک بە ناوی گەورەترین پێکاتە هیچ شتێک لەو وڵاتەدا نییە بە ناوی گەورەترین پێکاتە ئەمە بەو شێوەیە نییە یعنی لە قسەکانت دیارە کە هێزە سیاسیەکانی سونەش بە هەمان شێوە بە ئەجنداتی دەرەوە کاریگەری ئەجنداتی دەرەوەیە لەسەریان هەیە ئەو ئەجنداتانە لە کوێنە لە چوو وڵاتێکەوە دێن چۆن واتە دەتوێت بە ڕاشکانە قسە بکەم وڵاتانی دراوسێ هەمویان بڕیارەکانیان بەسەر عێراقدا دەسەپێنن عێراقیش لاوازترین وڵاتی ناوچەکەیە هۆکاری هەموو ئەمە شۆک و پێم گوتی خراپی دارەدان بووە بە درێژایی 23 ساڵی ڕابردوو لەلایەن بەغدا و ئەو حیزبە دەسەڵاتدارانەی تا ئێستاش سوورن لەسەرەوەی کە لە کاتی هەڵبژاردندا دەبێت گوێبیستی هەمان دروشمەکانی پێشوو ببین دروشمەکانیشان ئەمانن دەنگتان بە گەندەڵکاران نەدەن لە کاتێک داوای بینیومانە خۆیان گەندەڵترینن باسیەکان دەگەڕێنەوە باسیەکانیش بوونەتە دروشمێکی ئەوان لە کاتێکدا باسیەکان کۆتاییان هاتووە هەروەها دەرفەتیان پێ نەدەن چونکە ئەوان دەسەڵاتەکەتان لێ وەردەگرنەوە واتە لە ئەنجامدا ئەمەیە من پێم وایە جۆرێک لە ڕێکەوتن و لێکتێگەیشتن لە نێوان سیاسیەکانی شیعە و سونەدا هەیە لەبارەی بابەتی هەڵبژاردن و دابەشکردنی پۆستەکان بەڵام وەک کاریگەری نەخێر چونکە شەقام هەرخۆی لەژێر کاریگەری ئەو دۆخەدایە ئێستا باسی پەیوەندی ئێوەمان کرد لەگەڵ لایەنە سیاسیە کوردیەکان و لایەنە سیاسیە سونیەکان کە خوش یەکێک لە لایەنە سونیەکانی بەڵام پەیوەندی چوونە لەگەڵ لایەنە شیعەکان لە عێراق تەنانەت هەندێک لە سونەکانیشان تێبینیمان لە سەریان هەیە بەڵام ژمارەیەکی زۆر کەمیان هەن ڕێزیان لێدەگرین بەڵام ئەوانی دیکە نەخێر چونکە بەداخەوە ئەوان خۆیان بنچینی ئەو دەردەسەری ناوچەکانمانن واتە تۆ چۆن پەیوەندی لەگەڵ کەسانێکدا دروست دەکەیت کە تیرۆری بۆمان هێناوە و شارەکانمانی وێران کرد و ئێمەی بە چەندین کێشە تۆمەتبار کردو و مافەکانمانی بردو و تا ئێستاش دژایەتیمان دەکات و دەگەڕێنەوە بۆ ڕابردوو نەریتە ئاینی و مەزەبیە کۆنەکانیان دەهێن و وەک ئەجێندایەک بەسەرماندا دەیسەپێن و پێم دەڵێت پێویستە تۆ لەسەر زەوی بسەردرێتەوە ناتوانانی لەگەڵ ئەوان نەبگەینە لێک تێگەیشتن واتە سەختە ئەگەر بین باسی ئەزمموی جەنابتان بکەین لە دامەزراندنی هێزە چەکدارەکان لە ئەنبار ئەو هێزانە چوون دامەزران و چوون بوو ئێستاش چوونە نەخێر حەشتی عشاری لە لای منەوە دانەمەزراوە بەڵکو لەلایەن هۆزەکانی ناوچەکانەوە دامەزراوە ئەویش بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکانیان لە کۆتاییشدا من پێم وایە سەبارەت بە هۆزەکان ئەمە یەکەم ئەزمموی لەو شێوەیە نییە پێشتریش ئەزمموی هاوشێوەیان هەبووە لە سەرەتادا هەندێک هۆزمان هەبوون لە دژی بنەمای داگیرکاری بوون دواتر ڕوومان لە پێکێنانی سەحاوات کرد و شەڕمان لە دژی قاعدە ڕاگەیان لە ماوەکی کەمدا بابەتی قاعدەمان بە کۆتایی هێنا بەبێ هیچ دەستوەردانێکی دەرەکی تەنانەت ئەمریکەکانی چاودێری دۆخەکەیان دەکرد ئێستا من پێم وایە عەشیرەتەکان هیچ پێویستێکیان بە ڕایەنان پێکردن و ئەزمموونێک نییە چونکە ئەو بەشی خۆی ئەزمموی هەیە بەڵام پێویستمان بە سەرپەرشتیکردن هەیە بە بڕوای من هیچ سەرپەرشتێکی حکومی بۆ بابەتە نییە چونکە ئەوان لە بوونی چەک بەدەستی سونەوە دەترسن بەم شێوەیە تۆ هەر بەلاوازی لە ژێردەستی ئەواندا دەمێنیتەوە
واتە پێویست ناکات تۆ خۆ تیرۆرە تێناو لە سەردەمی ئیدارەی دیموکراتەکانی ئەمریکادا هاوپەیمانێتی نێودەوڵەتی هاتن و چەتەکانی ئێرانتان هاندا و هەڵتان کوتایە سەر ناوچەکانمان و خۆت و میلیشیاکانت وێرانتان کرد. ئێمە زۆر دۆسیەمان هەن با بڵین باجی و ئازادکردنەیە کە بانگەشەی بۆ دەکەن. خۆ شتێکی باشە تۆ خاک ڕزگار بکەیت کێشە لەوەدا نییە بەڵام کاتێک هەڵدەکویتە سەر خاکەکەم ژمارە و گۆڕە بە کۆمەڵانی لە پاش خۆت جێهێشتون زیاتر من لە گۆڕە بە کۆمەڵەکانی سەردەمی ڕژێمی پێشوو خانەوەکان بڕوخێنیت خەڵک دەربەدەر و بێسەر و شوێم کەیت و هەموو ئەو دۆسیانە لەبیر بکەیت دواتر بیت و بڵیت منە و ناوچانم ڕزگار کردو باشە تۆ ڕزگارت کردووە بەڵام هۆکارەکەی چێ بوو کێ باجەکەی دەدات ئەمە کێشێ من پێم وایە ڕۆڵی هۆزەکان هۆشیار بوونەتەوە بە شێوەندە بە خەبەر هاتوونەتەوە کە چیتر دەستبەرداری ناوچەکانیان نەبن. کێشەی ون بووەکان تا ئێستا چارەسەر نەبووە هەر وەکو خۆی مایان بە چ قوناغێک گەیشت بە هیچ چارەسەرێک نەگەیشتین چونکە هیچ کەسێک لەلایەنە سیاسەکان نییە کە ئەو بابەتە بۆ ڕوژێنێت بە بڕای من وەک کەمێک پێش ئێستا پێم گوتی پێویستمان بە سەرپەرشتیکردنی پرۆژێکی سیاسی هەیە وەک کارتێکی سونی بۆ ئێمە و پاڵپشتی سیاسی بەدەستبێنین لە پێناو ئەوەی ئێمەش کارتەکەمان بەکار بهێنین لەبەرەوەی چیتر ناتوانین لەسەر ئەو ڕێبازە ئارام بگرین. ئەو ئاوارانەی کە ماڵ و حالی خوان بەجێهێشت بوو هەمووان گەڕاینەوە ینی شێشتا ماینە کە ناگەڕابنەوە و بۆچی تا ئێستا نەگەڕاینەوە گەڕاونەتەوە زۆربیان گەڕاونەتەوەوانی گەڕاونەتەوە کێشیانە بەڵامانی دیکە خانۆکانیان ڕۆخان و تا ئێستا قەرەبوو نەکراونەوە بۆ نمونە هاوڵاتیەکە گە نرخی خانۆکەی 10 ملیۆن دینار بێت حکومەت تەنها 1 ملیۆن دینارێ داتێ ئەیکێ خانۆکەی ڕۆخان خۆتۆ بوویت خانۆکەی ئەو ڕۆخان هۆکاری ڕوخانەکەی کردە سەربازی و ئۆپراسیۆنەکان بە ناوی ئازادکردن باشە کێشەمانەوەدا نییە بەڵام قەرەبووی بکەرەوە ئەگەری نەگەڕانەوەیان تەنیا ئەوەیە کە تعویزاتیان نەدایت یانیش ئەگەری ئەمنیش هەیە ینی و ڕەوشی ئەمنیش وایە کە نەتوانن بگەڕێنەوە. برای بەڕێزم تێرۆریستان و داعشەکان و دوور لە ڕوود ڕێکخراوە لە یاسا دەرچۆکانی دیکە ئەوانە بە هیچ شێوەیەک جارێکی دیکە ناگەڕێنەوە ئەوان کۆتاییان پێ هاتووە زۆربەی و تێرۆریستانەشی ناوچەکانی دیکە بوون و خەڵکی ئێرە نەبوون بۆیە زۆربەی ئاوەڕەکان گەڕاونەتەوە بەڵام کاتێک گەڕانەوە خانەکانیان هیچ شوێنی مانەوەیان نەبینیەوە بەشێکیشان کە خەڵکی پارێزگاکانی دیکەن کاتێک گەڕانەوە ماڵ و مڵکەکانیان پیان نەدایەوە میلیشیاکان دەستیان بەسەرداگرت زەویە کشتتوکاڵەکانیشان زەوت کردو و داگیریان کردو توانی بڵین دەستیان بەسەر حوزەکانی ماسیشدا گرتو و تەواوی ناوچەکانیان داگیر کردو تا ئێستاش لەو ناوچانە نیشتەجێن بۆیە من پێم وانییە ئەو کێشانە بە دروشمی بەریقەدار چارەسەر ببن. ئێوە چۆن ئایندەی چەک دەبینن لەو ناوچەیە و هەبوونی چەک لەو ناوچەیە پێت وایە ینی هەندێکیان داوایان دەکرد بە تایبەت حەشدی شعبی کە داوایان دەکرد یاسایەک لە پەرلەمانی عێراقی تەشیع بکرێتن ڕێک بخرێت ئەو هێزانە بەڵام ئەو یاسایە ڕەت کرایەوە پێت وایە دەتوانین هێزە چەکدارەکان لە عێراق بە یاسایەک ڕێک بخین ڕێگەم بدە باش شتێکت پێ بڵێم ئێمە عەرەبی سوننە ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە لەو ناوچانە بابەتی چەک ئەگەر تۆ باسی هۆزەکان بکەیتەوە ئەوان بەشێکی گرنگی کللتوری هۆزەکان بریتە لە چەک بەڵام تۆ باسی چ جۆرە چەکێکەکەیت مەبەستە چەکی مۆڵەت پێدراوە ئەو چەکەیە کە بەرگری پێ لە خاکی خۆت و ئاسایش و سەلامەتی خۆت دەکەیت کاتێ دۆخەکەت پاشە کشە دەکات یانیش ڕۆڵی دەوڵەت نامێنێت هۆزەکان دەردەکەون ئەمە ڕاستیە ئەکە چەک لە دەستی هاوڵاتی دابیت دەبی بە پێی یاسا بیت ئایا پێت وایە لە عێراق یاسایەکەیە کە چەک لە دەستی هاوڵاتی بیتن وەکو جەنابەت دەڵێ ئەمە کۆمەلگایکی عشائیرینە و هەر ماڵک چەکی خۆی هەیە ببوورە ئێستا تۆ لە ماڵەکەتی و لە ماڵی هەموو عێراقیەکدا چەکە دۆزیتەوە ئەو چەکە بۆ بەرگریکردن لە ماڵەکەی نەک ئەو چەکەی کە باسی لەوە دەکرێت بەڵام لێرەدا کێشێک هەیە واتە هۆزەکان کەوتونەتە کێشێک یانیش قەیرانێک ئەویش شێواندنی وێنەکەیەتی لەبارەی چەکداری هۆزەکان لە عێراق دوو جۆرن ئەوانیش ڕۆژاوای و باشوورین هۆزەکانی ڕۆژاوا هیچ کێشەیەکیان نییە چەکی خۆیان هەیە و دەسوەردانیش لە هیچ کاروبارێکدا ناکەن ئەمریکەکان کاتی خۆی هاتن چەکیان لێوەرگرتن و بە هەندانەکانی حکوومەتی بەغدا ئەو کات لەبارەی بابەتی چەک کێشەمان بۆ دروست بوو لە کاتێکدا و چەکە بۆ بەرگریکردن لە خۆی کێشێک لەو چەکەدا نییە هەرچی چەکی دیکەیە کە باسی لێوە دەکرێت لێرەدا کێشە لە بەکارهێنانیدایە لە بابەتی ململانەی نێوان هۆزەکاندا لە بابەتی ململانەکان لەسەر بەرژەوندیەکان یانیش کۆمپانیا بیانیەکان و زۆر جار ململانەکان دەگۆڕێن بۆ شەڕی گەورە و بەرەی شەڕی ئاڵۆز لە نێوان خۆیاندا دەکەنەوە هەروەها من پێم وایە چارەنووسی چەک بە شێوەیەک دەبێت کەی بینیمان حکومەتێکی باش و بەهێز هاتە دەسەڵات ئەگەر ڕووبدات ئەو کاتە ئەو چەکەش کۆتایی پێدێت باشە لەو حالەتە دەتوانین ینی کۆنتترۆلی ئەو هێزە سەربازانە بکەین بە یاسایەک
کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دەربچیتن یانیش بە یاساش ناتوانین ئەوە چارەسەر بکرێتن. سەیری کە باشتێکت پێ بڵێم سەبارەت بە یاساکە لە ڕاستیدا هیچ لەبارەیەوە یاسایە نازانم نەشم خوێندۆتەوە بەڵام شتێک لە ڕووی بیرۆکەی گشتیەوە ئەمریکا لەسەر ئەو بابەتە ڕازی نەبوو ئەویش بەهۆی چی بەهۆی دیدگایەک کە دوور لە ئەمریکا هەمومان باوەڕمان پێی هەبوو تۆ چۆن میلیشای لە یاسا دەرچوو دەهێنیت لەناو حەشی شعبیدا جێگیری دەکەیت چۆن ئەوە دەبێت بەشێک لەوانە بکوژن و بەشێکیشیان دز و بەکرێگیراون و نایناسیت ئێستا بەشی دووەمیان مەبدەیەکی ئاینی و مەزەبی و شەڕکردن و بەرگریان هەیە ئێمە باسی ئەوانە ناکەین بەڵام تۆ چۆن خەڵکانێکی بەکرێگیرا و میلیشا دێنێت و بە یاسا شەرعێتیان پێدەدەیت هەیکەلێتی حەشدی شعبی پاک بکەرەوە و کاروبارەکانی ڕێک بخەرەوە و ڕادستی حکوومەتی بکە ئەو کات حکوومەت دەتوانێت لەگەڵ لایەنی ئەمریکی و نێودوڵەتی لێک تێبگەن و دەتوانێت ئەو کاروبارانە ڕای بکات بەڵام ئەگەر بتوێت هەمویان بخیتە ناو یەک چوارچێوە و پێشنیازی بکەیت و بیسەپێنیت ئەو کات ئەمریکا ڕێگەت پێنادات هەروەها بینیشمان ئەوانەی تەحەدایان دەکردیان گوت بڕیارەکە تێدەپەڕێنین ڕەوایەتی پێدەدرێت ئەوا دەکەین و ئاوا دەکەین و دایان خێنە سیستمی سەربازیەوە ئێستاوانە لەکوێن خۆ نایەتوانی بگەن نەپەڕەمان کاتە من لەو باوەڕەدەم ئەو برایانە هەرچەندە هەندێک لەوانە برایەمەنین بە بڕای من ئەوە تەنها قسەیە و نەگوێ لێ دەگیرێت نە بە هەندیش وەردەگیرێت. شێخ عەلی حاتم سلێمان ئەمیری قەبیلەکانی دلێم هەزریەوە ناکەتەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێتە ناو سیاست یانیش تەنیا داوێت بمینتە وەکو ئەمیرێک قەبیلەکانی دلێم لەو ناوچەی ئەنبار. هۆزەکان هیچ پەیوەندییان بە سیاستەوە نیە ئێمە تەنها کێشەمان لە نوێنەرایەتیکردنێکی ڕاستەقینەی سیاسیدا هەیە واتە خواست و خۆلیایی پۆست و پێگە نییە من پێگەی کۆمەڵایەتی خۆمم هەیە بەڵام ئەو پێگە کۆمەڵایەتیم پێویستە ڕۆڵێکی گەورەتر بگێڕێت یانیش بۆ خزمەتکردنی ڕۆڵێکی گەورەتر بەکاری بهێنین بابەتی سیاسی قۆڕەکاری یانیش شتێکی حەرانکراو نییە بەڵام خۆت دەزانیت لە بابەتی سیاسی دایمە سنوورێکمان هەیە لێ دەوەستین ئێمە هەندێک پەرەنسیبمان هەیە ناتوانین تێپەڕێنین نەبابەتی مزایدات و نەپۆست و نەڕێگەدان کە بەلایەنێکی دیکە دەستدرێژی بکاتە سەرمافەکانمان من وەک خۆم کاتێک بینیم لە دۆخێکدا پێویست بە ئامادەبوونی من دەکات ئەو کات ئامادە دەبم بەڵام بۆ بابەتی سیاسی من پێ دەڵێم بڵێ لێرەدا پرۆژێکی سیاسی هەیە هەروەک پێویستیشە عەرەبی سوننە پرۆژێکی سیاسیان هەبێت کە لە ئاسەڵگرتنی کارتەکەیان و دۆزەکەیاندا بێت بۆی بتوانین بەردەوام بین بەڵام بۆ شوێی کە ئێستا هەیە مافەکانمان دەدزرێن و هەوڵەکانمان بێهودەن تا ئێستا هیچ چارەسەرێکمان نەدۆزیوەتەوە. مەسشتان یان قسەی کوتاییتان چییە بۆ خەڵکی ئەنبار لەو ناوچەیە چیان پێ دەڵێن و بە تایبەت ئێمە بەرەو هەڵبژاردن دەچین. سیرکە خەڵکی ئەنبار پێویستیان بە پەیامی من نییە چونکە ئەوان ئێستا خەریکی خوێندنی و پەیامانن سوپاس بۆ خوددا ئێستاوان زۆر هۆشیارن و بەشیەوە دەزانن کە بتوان چۆن مامەڵە بکەن و من پێم وایە تەنانەت بابەتی هەڵبژاردنیش تێدەپەڕێت خەڵک چیتر دەستەوەستان نیە خەڵک ئێستا داوای خزمەتگوزاری دەکات خەڵک داوای قەرەبووکردنەوە دەکات و داوای چارەنووسی بێسەر و شوێنان و مافەکانیان دەکات ئەو مافانەی کە لە 2013ەوە لیان خوراوە و ئەو مافانە بە وەڵامێکی ستەمکارانەی تایفی وەڵام دراونەتەوە کە بەداخەوە دەڵێم ئەمە کێشە گەورەکەیە یعنی ئێوە گومان لە میزداقیەتی هەڵبژاردنەکان دەکەن یان ئەنجامەکان دەکەن پێشکە دەست پێکرایە ئەوە تەنها منی بکە گومان دەکەم من لەو باوەڕەدام لێرەدا زیاتر لە 80% دەتوانم بڵێم 35 میلیۆن تا 40 میلیۆن عراقی گومان دەکەن ئەوە تەنها گومانی من نییە ئەنجامەکان خۆیان وەڵامی ئەو گومانانە دەدەنەوە نەک من ئەمانە گومانین ئەمانە ڕاستین چۆن تا ئێستا حیزبەکان کە ماوەی 23 ساڵە لە دەسەڵاتن دەتوانن تا ئێستا خۆڕاگرن سەرچاوی داراییان لەکوێیە هەژمونەکەیان لەکوێ سەرچاواگرێت کێ پاڵپشتیان نەکات با ئێمە شتێ بگەین تۆ ناتوانانی لەگەڵ هیچ کامێکیان قسە بکەیت ئیتر تەواو ئەم بابەتە زۆر ئاوسا و بۆتە نەخۆشیێکی درێژخایان لە وڵاتە من نەهاتوم تانیان لێ بدەم بەڵام لە ڕاستیدا هەموو تاکێکی عێراقی پرسیار لەبارەی هەڵبژاردنەوە کات هیچ شتێک نییە بە ناوی شەفافیەت و دەستپاچی لە بابەتی هەڵبژاردنەکاندا نەک تەنها لای ئێمە بەڵکو لە هەموو جیهان ئەمار هەیە بەڵام لە لای ئێمە هەربوونی نەماوە شەفافیەت و دەستپاچی بە یەکجاری نەماون بە تایبەت من باسی دوور لە کوردستان دەکەم من باسی و ناوچانی دیکەی خۆمان دەکەم بەڵام لە کۆمەلگای دیموکراتی هەردەم گۆڕانکاری دەکرێت لە ڕێگای سندوقی هەڵبژاردن یعنی ئەگەر ئەوەش قەناعەت بەوەش نییە کە لە ڕێگای سندوقی هەڵبژاردن بکرێت ئەی گۆڕانکاری چۆن دەکرێتن لە عێراق
من چۆن لی دەڕوانم ئەوە من هەردی ناڕوانم جیان هەمووی ڕخنە لە دۆخی عێراقەگرە دواتە بە تەنها من نا دومیان عێراق لە ڕێواری ڕوخانە عێراق هیچ نوێنەرایەتێکی ڕاستەقینەی لە دەرەوە نییە بەغدا و نوێنەرایەتیە نییە بەغدا ئێستا سەرکێشیە کات و دەست بۆ شتێکی مەترسیدارە بات واتە ئابووری تۆ بەکرێ بەڕێوە دەچێت هیچ شتێکت نییە هیچت نییە تەنها نەوتەکەت و سامانەکەت دەفرۆژیت لەمە زیاتر تەیە لە کاتێکدا تو دەی تەحەدای ئەمریکا کەیت و جێچەڵ بە ئیسرائیلەکەیت و بە میدیای هەرشەکەیتە سەر عەرەب و وڵاتانی دیکە و جێچەڵ بە کوور دەکەیت و ژێرخانی سونە وێرانەکەی تۆ چیت بەرامبەر کێشە گەوران و کەیەکەی جیان خۆمە کێشەیەکی بچووک و سادە نییە کە کەسێک بتوانێت تێپەڕێنێت بە بڕای من دۆخی عێراق بەگشتی هیچ مشتێکی خێری پێوە نیە لێرەوە ئەم دیدارە کوتایی دێت زۆر سوپاس شێخ علی حاتم سلێمان ئەمیری قەبیلەکانی دلێم کە ئەم دیدارەمان ئەنجامدا لە ماڵی خۆی لە شاری ڕوومادی خوداتەمەتان بینەرانی کوردستان 24 تا دیدارێکی دیتر هەر بمینن بە خۆش و شادی